بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەوی ساڵی 2010 ساڵێکی پڕقەیران بوو بۆ خەڵکی کوردستان لە ڕووی ئابووری و سیاسیەوە. ئایا لە ساڵی نوێدا دەتوانرێت کێشە ئابووری و سیاسەکانی هەرێمی کوردستان چارەسەر بکرێن؟ بە میواندارێک لە بەڕێزان محەممەد ئەحمەد سەرۆکی بۆردی پێشووی توێژینەوەی سیاسی کۆمەڵی ئیسلامی، هەروەها دکتۆر خالید حەیدەر مامۆستای زانکۆ و ئابووریناس تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. 2010 ساڵێکی پڕقەیران بوو لە ڕووی سیاسی و ئابووری بۆ خەڵکی کوردستان. لە مانگی یەکی ساڵی 2010 بۆ یەکەمین جار وەفدێکی هەرێم بە سەرۆکایەتی کەریم شەنگالی وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێم سەردانی بەغدادیان کرد بە مەبەستی چارەسەرکردنی کێشەی داخستنی فڕۆکەخانەکان و پرسی بەڕێوەبردننی دەواازە سنووریەکان. سەردانی وەفدەکە دوای ئەوە هات بەهۆی ئەنجامدانی ڕیفراندۆم لە ساڵی 2007 هەرێمی کوردستان لە سەدا 50 خاکەکەی لەدەستدا. لە هەمان کاتیشدا حکوومەتی هەرێم پابەندی خۆی نیشاندا بە هەڵوەشانەوەی ئەنجامی ڕیفراندۆم. ساڵی 2010 ساڵی گەڕانەوەی بەرپرسانی پارتی و یەکێتی بوو بۆ بەغدا. ئەوانەی لە ساڵی 2007 وتیانە بینە دراوسێ لەگەڵ عێراق، لە ساڵی 2010 گەڕانەوە باوەشی بەغداد. دوای ئەوەی کورد خاک و چەندین دەستکەوتی لەدەستدا، دوجاریش لە مانگی 11 2010 مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان گەڕایەوە بەغداد و ڕایگەاند دەبێت هەڵەکانی ڕابردوو دووبارە نەکرێنەوە. لە درێژەی ڕووداوەکانی ساڵی 2010 لە مانگی 3 بەهۆی خراپی دۆخی دارایی و ئابووری، مامۆستایان و فەرمانبەران لە شارەکانی هەرێمی کوردستان خۆپیشاندانیان ئەنجامدا و داوای کۆتایی هاتنی سیستەمی پاشەکەوتی موچەیان کرد. لە خۆپیشاندانەکاندا چەندین پێشەلکاری لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بەرامبەر خۆپیشاندەران ئەنجام دران. گەورەترین تاوانیش شەق هەڵدان بوو لە مامۆستایەکی خۆپیشاندەر لە شاری هەولێر. سەرنجامیش حکوومەتی هەرێم لە ژێر فشاری خۆپیشاندەران کەمێک دەستکاری سیستەمی موچەی کرد. ڕووداوێکی دیکە لە ساڵی 2010 ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بوو لە 12 ئایار. بەهۆی ئەنجامدانی تەزویرێکی بەرفراوان، هەڵبژاردنەکە ناکۆکی گەورەی لەسەر ئاستی عێراق و هەرێم لێکەوتەوە. پارتی و یەکێتی لە هەڵبژاردنەکەدا تەزویرێکی بەرفراوانیان ئەنجامدا. لایەنە ناڕازیەکانی هەرێم کە پێک هاتبوو لە کۆمەڵ و گۆڕان و یەکگرتو و هاوپەیمانی توانیان بە هاوکاری لایەنە عێراقیەکان ڕوبەڕووی تەزویرەکە ببنەوە و لە پەرلەمانی عێراق یاسای هەڵبژاردن هەموار بکەنەوە. بەڵام دوجار لە 19 ئابدا دادگای فیدراڵی لە ژێرفشاری لایەنەکان ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی بە تەزویرەوە پەسەند کرد. دوای 5 مانگیش لە هەڵبژاردنەکە لە 2 ئۆکتۆبەر پەرلەمانی عێراق بەرهەم ساڵحی وەک سەرۆکۆمار هەڵبژارد. دواتریش عادل عەبدولمەهدی لەلایەن سەرۆکۆمارەوە بۆ پێگێرانی کابینەی نوێ ڕاست پێردرا. تاوەکو ئێستاش عادل عەبدولمەهدی نەیتوانیوە کابینەکەی تەواو بکات و وەزیرانی ناوخۆ و بەرگری و داد متمانەیان پێ نەدراوە. لەلایەکی ترەوە لە 30 ئەیلولی 2010 هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بەڕێوەچوو. لە هەڵبژاردنەکەدا هەردوو پارتە دەسەڵاتدارەکە تەزویرێکی بەرفراوانیان ئەنجامدا. لە 20 ئۆکتۆبەریش نوێنەرانی پارتی و یەکێتی لە کۆمیسیۆن بەبێ لایەنەکانی دیکە ئەنجامی هەڵبژاردنەکانیان پەسەند کرد. دوای پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردنەکان لەلایەن ئەنجومەنی دادوەری هەرێم، پەرلەمانتارانی خولی پێنجەم سوێندی یاساییان خوارد. لە یەکەم دانیشتندا پەرلەمانی کوردستان نەیتوانی دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرێت. لەسەر داوای فراکسیۆنەکانی پارتی و یەکێتی و گۆڕان و یەکگرتو دانیشتنەکە بە کراوەیی هێڵدرایەوە و لەو کاتەوە کارەکانی پەرلەمان پەچی کەوتووە و هیچ کۆبوونەوەیەکی ئەنجام نەداوە. دوای 3 مانگیش لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تاوەکو ئێستا لایەنەکان لەسەر پێکهێنانی کابینەی نوێ ڕێک نەکەوتون. ساڵی 2010 ساڵێکی پڕقەیران بوو بۆ هاوڵاتیانی کوردستان. بەرپرسانی هەرێمیش هیچ پلانێکی جدیان نەبووە بۆ چارەسەری کێشەی موچە و ئاو کارەبا و کێشە کەڵەکەبووەکان بەردەوام بوون. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان. کاک محەممەد بەخێر بنگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین.
هۆکاری چیە دوای 27 ساڵ لە تەمەنی حکومڕانی کوردی و لە ساڵی 2010 خەڵکی کوردستان کێشەی مافە سەرەتایی و خزمەتگوزارە سەرەتاییەکانی هەیە. بەنای خی گەورە مهرەبان زۆر سپاس کاک حەکیم. بەتەکیت ئێمە بەداخەوە نسیبی خەڵکی هەرێمی کوردستان و چارەنووسی میلەتەکەی ئێمە وا بووە بەردەوام ساڵێک تەواو ئەبێ و هەرچی قەیران و کێشە و ململانێ و ناڕەحەتەکانە ئیسپێرین بە ساڵێکی تر بەبێ ئەوەی توانی بێتمان کێشەکان چارەسەر بکەین. ئەزمموی 20 ساڵی ڕابردووی حکومڕانی لە هەرێمی کوردستان سلمێنەری ئەوەیە کە بەردەوام ئێمە نەمانتوانیوە لە ئاستی پێویستی و داواکاری خەڵک و میلەت و وڵاتەکەی خۆمانە نبین لایانی کەم توانی بێتمان کاتێککە ساڵێک تەواو ئەەکەین و پێ ئەنینە ساڵێکی کە بڵێن ئەوەندە بڵێن توانیمان سپاس بەخوای گەورە لە سەتا ئەوەندەی پلانەکەمان جێبەجێکەین توانی بێتمان بڵێن ئەم ساڵ توانیمان ئەو ئیزافێ و ئەو ئیزافێ بکەین ئەم گرفتەی کە هەمان بوو چارەسەرمان کرد و لە ساڵی نوێ ئەو گرفتە بوونی نییە. بۆیە دەبینین بەڕاستی لە ڕابردووە تا ئێستاش هەرێمی کوردستان ساڵی 2010 تەواو ئەەکەین وەچینە ساڵی 2019 بەداخەوە قەیران و خزمەتگوزاریەکان و کێشەکانی هاوڵاتیان هەر بەردەوامی هەیە. ئەوەی کە پێوتری خزمەتگوزاری سەرەتایی لە هەرێمی کوردستانە نەک چارەسەرنەوە بەردەوام لە کەڵەکەبوونە بەداخەوە هەر لە ئاو کارەبا و قەیرانی سوتەمەنی و ڕێگاوبان و باقی خزمەتگوزاریەکانی تر لە هەرێمی کوردستانە بگریت ئەبینین بەردەوام کەڵەکە بۆ ئەم ساڵ ئەیسپێرین بە ساڵی داهاتوو کێشە و ململانیە سیاسی و ناکۆکیە نێوخۆیەکان بەردەوام بەداخەوە لە بری چارەسەربوون زیاتر بەرەو قوڵبوونەوە ئەچن و ئەوش ئەسپێرین بە ساڵی داهاتوو. کێشە و پێداچوونەوە بە ئیدارە و بە هەیکەل و بە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان یەکێکی ترە لەو دیاردانەی بەداخەوە نیەتی باش و هەنگاوی جددی نبینین بۆ چارەسەرکردنی ئەوش جارێکی باشە بەس ئێمە کێشەکان کێشەی مەسەرەن سیاسی بێت چه ئابووری بێ چه خزمەتگوزاری بێ دەسپێرین بە ساڵی داهاتوو بەڵام هەموو جارێک لەگەڵ ساڵی نوێە بۆ بەرپرسانی مە دەبین لە بەیاننامەکانیانە مەسەرەن بەڵێنی نوێ بە خەڵک دەدەن ئەو بەڵێنانە هیچیان جێبەجێ ناکەن بەڵێنەکانیش وەکو کێشەکان کەڵەکە بوون بەداخەوە یعنی وای لێ هاتووە زۆر کاتکەبینین کابینەیەک لە دوایەکەکان تەشکیل بوون لە هەرێمی کوردستانە کارنامەیەکی جوان نووسراوەتەوە بەڵێنی جوانی تایە خاڵی جوانی تایە بەڵام گرفتی ئێمە لە هەرێمی کوردستان گرفتی جێبەجێکردنە گرفتی ئیرادەیە گرفتی ئەوەیە کە چۆن بتوانین سیاسیەکانی ئێمە کاربەدەستەکانی ئێمە حیزبە باڵا دەستەکانی ئێمە ئەوانەی کە پشکی شێریان هەیە و مەسئولیەتی گەوران هەیە لە وڵاتی ئێمە بەداخەوە ئیرادەی جددی لەبەر دەست نییە کە ئەم بابەتانە چارەسەر بکرێت. ئەمیش هۆکارەکەی بەڕاستی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی چونکە چاکسازیکردن و باشکردنی سیستەم لە وڵاتەکەمانە لە بەرژەوەندی خەڵک و هاوڵاتیانە بە پێچەوانەوە لە دژی گەندەڵکاران و ئەوانن کە ئەیانەوێ قۆرەخکاری لە وڵاتی ئێمە بکەن. هەر کاتێکیش کاتێکە گۆڕان دێتەکایەوە کاتێککە تۆ تێ گۆڕانکاری بکەیت تەغیر بکەیت لەناو هەر سیستەمێکا بێ لەناو هەر وڵات و مؤسسەیەکا بێ بێگومان خەڵکێک هەن دژی ئەم گۆڕانکاری ئەوەستنەوە بەشێشی ئەم خەڵکە لە جەهل و نەزانیانەوە بەشێک گەورەکەشی کە کاربەدەستان و سیاسیەکانن لە ئەنجامی ئەوەی ئەم گۆڕانکاریانە لە بەرژەوەندەکانی ئەوانەدا لەبەرەوە ئەوان ئەبنە عایقێک لەمپەرێک لە بەردەمی ئەوەی ئەو گۆڕانکاریە ڕووبدا لە هەرێمی باشە بەس پێ دوای ئێستاگەر بەڵێنەکانیان جێبەجێ کرد بایە سێمە و کێشانەمان نەدەبوو کەم و ساڵێک مەسەنە کۆمەڵێک بەڵێن بە خەڵک دەدرێ ئێمە دەبین بەتاوێت لە مەسلەی کارەباوە لە نەوتووە باسی چارەسەری کێشەی کارەبا دەکرێت بەڵامی لە 2010 بوون ساڵی 2010 خەڵکی کوردستان کێشەی کارەبایە بەتەکی دەگەرم بەڵێنیانە جێبەجێ بکرا ئێستا هەرێمی کوردستان وڵاتێکی تر بووە ئێمە لە ئاستی ئەو وڵاتە پێشکەوتوانە بووین لایانی کەم لە ئاستی ئەو وڵاتانە بووین کە نزیکن لە ڕووی کەلتور و سەقافە و اقتصادیان لە وڵاتەکەی ئێمەوە لە ئاستی ئەوانە ئەبووین و 25 ساڵ ڕوبع قەڕێک بەڕاستی تەوقیتێکی کەم نییە بۆ ئەوەی هەر وڵاتێک هەر مؤسسەیەک هەر سیستەمێک ئەگەر بێوێ لە ماوەی 25 ساڵە گۆڕانکاری بکات و چاکسازی بکە و هەنگاو بنێ بەرە و کاری باشتر و پێشکەوتن ئەم 25 ساڵە بەڕاستی کاتێکی کەم نییە نمونەی زۆرمان هەیە لە وڵاتانی دنیا مەعەلفارێک ڕاستە جیاوازی هەیە بەڵام توانیویانە ببوونی ئیرادە و ببوونی دڵسۆزی و ببوونی سەرکردەی لێ هاتوو لێوە شاوە توانیویانە لە ماوەی 20 ساڵ 25 ساڵە هەنگاوی یەکجار گەورە بنێن و وڵات لە قۆناغێکەوە باس پێ بدەن بۆ قۆناغێکی زۆر باشتر کە جیاوازەکەی زۆرە ئەمە نمونەمان زۆرە بەڕاستی لە وڵاتانی دنیا بەڵام لە هەرێمی کوردستان لەگەڵەوەی جیاوازی هەیە لە ڕووی سەقافە و کەلتور و اقتصاد و کیانی سیاسی ڕاستە بەڵام لە هەمان کاتە ئەتوانرا
ئەوەندە ساڵی کە لە هەرێمی کوردستانە حکومڕانی کراوە شتی زۆر لەمە باشتر بکرایە و ئێستا وڵاتەکەمان و میلەتەکەمان لە بارودۆخێکی زۆر باشترەوە. سپاس دەکەم کاک محەممەد کاوی تۆر جەنابشت بەخێر بێت سەبارەت بە کێشەی ئابووری هۆکاری چییە کە لە 2010 هاوڵاتیان هەرێمی کوردستان کێشەی ئابووریانەیە و بە کێشەی ئابووری مەسەلەن بە کێشەی موسۆ دەستنەوە ساڵی نوێ و ساڵی داهاتوو. بەڵێ زۆر سپاسانەکەم بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان زۆر سپاسانەکەم کە ئەم هەرم بۆ ڕەخسێنراوە لە خزمەتی ئێوەی بەڕێز بم. بەڕاستی خۆی ئابووری هەرێمی کوردستان هاوشێوەی ئابووری عێراق کە تا ئێستا هەرێمی کوردستان بەشێکە لە ئابووری عێراق هاوشێوەی ئەو ئابووریەیە چەند کێشەیەکی بنەڕەتی هەیە بەڕاستی سەرەتایی با بڵین لە بنەمای ئابووریەوە لە پەیکەری ئابووریە ئەو کێشانە هەن لە عێراق و لە هەرێمی کوردستانیش تا ڕادەیەک ئەتوانین بڵێن هاوشێوەی کێشەکانی ئابووریە نەوتیەکانن اقتصادیاتی نەفتیان ئەوانن کە پەیکەری ئابووریەکە لەسەر یەک پایە و قاچوەستاوە کە بریتێ لە داهاتی نەوت. لەم حاڵەتە کۆمەڵێک ئابوورینی نەوت هەیە با بڵێن ئەوانەی کە ئابووریەکان کە پشتە بەستن بە نەوت داهاتی نەوت خۆیان ڕزگار کردو لەم هاوکێشە نائاسا. یەکێک لە نزیکترین و باشترین ئەو ئابووریانەی کە دەرچوونە لەم کێشێ و ڕزگار بوونە ئابووری ئیمارات بووە. اینجا ئێستا ئەوە ڕوونەکەمە بۆ جەنابتان مەبەستم ئەوەیە کە من کێشە سەرەتاییەکەی ئابووری هەرێمی کوردستان وەکەوەی کە لە عێراقی ئێمە داهاتی نەوت بۆتە کێشێکی زۆر گەورە بۆ هەرێمی کوردستان. کێشەکە ئەوەیە کە تۆ بەڕێزت لەم ئابووریە پڕ بە کانزا و سەرچاوە سروشتیەکان تەنها ئێمە پشتمان بەستووە بەو نەوتە بەو داهاتە نەوتەکەش ئەبینن جەنابتان وەکو کاڵایەکی استراتیژی یاری پێەکرێت لە نێوان ئێستا باس لەوە ئەکرێت بە نمونە ئەوترێت ترامپ و پۆتین و محەممەد بن سلمان سێ کەسن ئیدارەی ئابووری جیهانەکەن. طبعاً ئەمانە پشتبەستن بە چی؟ پشتبەستن بە ئەو شمەکە سەرەکیە شمەکی نەوتە. ئەگەر ئێمە پشتمان نەبەستایە بەم شمەکە بەم بابەتە بەم داهاتە کە تووشی ئەم کێشە نەبووین کاتێک کە بە نمونە ڕفرادۆم کرا ئابووری هەرێمی کوردستان کە سنوورەکانی لەسەر داخرا تووشی ئەم کێشە نەبوو. ئەگەر پشتمان ببەستایە بنمونە بەداهاتی کشتتوکاڵ کەرتی کشتتوکاڵ کەرتی پیشەسازی کەرتی گەشت و گوزار کە سەرەکی ترین ینی ئەبواایە سەرەکی ترین داهاتمان هەبواە لە ڕێگەی گەشت و گوزارەوە کە لە ساڵی 2014 وەکو جەنابتان باش ئەزانن ئابووری هەرێمی کوردستان و شاری هەولێری پایتەخت دانرا بە پایتەختی وڵاتە عەرەبیەکان وەکولایەنی گەشتیاری کە وەکو با بڵین ناوچەیەکی گەشتیاری یەکێک لە 20هەمین ناوچە بوو لە ئاستی جیهان کوردستان لە بواری گەشت و گوزارە و بابەتانە لە بواری سروشتی. معنای ئەوەیە کە تۆ جەنابەت بنەماکانت هەیە بۆ ئەوەی ئابووریکی پێشکەوتوت هەبێ بەڵام لەبەر ئەوەی ئیدارەکردنی ئەم کەرتانە بە شێوازێکی زانستیانە نەبووە بەهۆی ئەوەی کە ئێمە تووشی کێشەیەکی کۆمەڵی کێشە بووین. یەکەمیان وەکوتمان پشت بەستن بە داهاتی نەوت ڕێک نەکەوتن لەگەڵ حکوومەتی بەغا کۆمەڵی کێشەی شەڕی داعش لە سەرەوەی کە خۆ عێراقیش کێشەی بەرز دەڵێ مەسەرەن تاک سەرچاویش مەسەلەی نەوتە بەڵام خۆ عێراق کێشەی موچەی فەرمانبەرانی نییە. بۆچی ئێمە مەسەرەن کێشەی موچەی فەرمانبەرانمان هەیە کە مەسەرەن سەرچاوەکەی لە نەوتەوەیە؟ بەڵێ طبعاً بەتەکید لێرە وەکو ئاماژەم پێکرد وەکو جەنابتانیش لێرە باستان کردی ئمە هاوشێوەی ئەوەی کە لە عێراقەیە بەڵام بۆ ئێمە ئەم کێشەمان هەیە ئەوە نییانە. هەر بۆ معلوماتی جەنابتان باس ئێستا ئەم دقەی باس لەوە کرێت کە ئابووری عێراق سەروی 146 میلیارد دلار قەرزارە. یعنی ئەمە بۆ معلوماتی جەنابتان یعنی ئێمە چۆن قەرزارین ئەوان زیاتر قەرزان ئەو کوور وەکو دەوڵات. لێرە کێشەکەمان چیە؟ کێشەکەمان ئەوەیە کە ئێمە تایبەتمەندیەکمان هەیە ئەوەیە کە یەدەگی نەقدی پارەمان نییە. عێراق تقریبا 185 میلیارد دلار یەدەگی هەبوو کە ئێستا تقریبا باس لەوە کرێت 150 کەمی کردووە با بڵێن گەشتە تقریبا 46-47 میلیارد لەوانەیە کەمتریش بێ ئێستا. ئەوەمان نییە بۆیە عێراقکە ئێستا حاڵەتەکەی وایە و موچەی فەرمانبەران ئەدرێت لەبەر وەکو دەوڵەت تەعامولەکە نەوتەکەی ئەفرۆشرێت بە ئاسایی. جگەلەوە تۆ جەنابەت لێرە بەغا حکوومەتە
ئەو بڕیار و بابەتەکانی خۆی ئەسەپێنێ بەسەر هەرێمی کوردستان باشە لێرە ئەو ئەتوانێت قەرز بکە ئێمە ناتوانین بە ئاسایی قەرز بکەین جگە لە کۆمپانیا نەوتیەکان نەوتەکەمان ئەفرۆشرێت بە نمونە کەمتر لەوەی کە لە بازاری نێودەوڵەتی ئەفرۆشرێت لە بینی 5 بۆ $10 لەبەرەوەی هەمەوەکو دەوڵەت تەعاملمان لەگەڵە ناکرێت لێرە ئەمان ئەم بابەتانە هەموو بوون بەچی بوون بەوەی کە تۆ بەڕێزت پارە بەردەست نییە کە بدرێت بە فەرمانبەران بەڵام حکوومەتی عێراق لەو یەدەگا بە نمونە ئەتوانێت پارە بدات لەو یەدەگا ئەتوانێت کۆمەڵێک چالێکی و شتووە ئەنجام بدات کە ئێمە نیمانە ئەو ئەتوانێت بە ئاسایی قەرز بکە کە ئێمە نیمانە جگە لەوەی کە ئەوانیش جنابتان باش ئەزان ئەوان لە 1920ەوە حکوومەتن و دەوڵەتن و ئیدارەی و نەکەن ئێمە تەجروبەکەمان من لێرە مەبەست نییە پاسا و ئین بێنمەوە بۆ حکوومەت یاریمی کوردستان نەخێر حکوومەت یاریمی کوردستانی شوکو ئاماژەم پێکرد لە خزمەتی جنابتان لێرە ئیدارەکردنی سەرچاوەکان ئەبوایە بۆ شێوازە بواە کە ئێمە دەمێک وایە کە نەجاتمان بواە لە هاوکێشەی نەوت و داهاتی نەوت تۆ جنابت بابەتێکی گەشت و گوزاریت هەیە وەکو باسم کرد کەوا ناسراوە لەو ئاستە بەرزە تۆ جنابەت ناوچەیەکە هەشتمین یەدەگی نێودەوڵەت لە ئاستی جیهان هەشتمین ناوچەین لە بواری نەوت و لە نەخشەی نەوت ئەم دوو بابەتت هەیە بەڕێزت بواری کشت و کاڵیت هەیە تۆ جنابەت کشت و کاڵێکە ئەوەندە زەوی بە پیتمانەیە زۆر بە ئاسایی ئەتوانین ئاسایشی خۆراک دابین بکە لە ناوخۆ بەڵام کە تۆ بەڕێزت ئاسایشی خۆراکی دابین نەکراوە لە 180 خۆراکەکە لە دەرەوە ئەهێنرێت باشە لە هەمان کات داهاتەکەت کە پشتە بەستێ بە نەوتەکە بە بەردەوامی لە زیادبوون و کەمبوونە یاریکردنە بەم نرخە لە ڕێگەی ئەو کەسانەی کە بڕیاردەرن لە ئاستی جیهان جگەلەوە کە ئێمە بڕیارەکەمان بە ئاسایی خۆمان نییە بە تایبەت هەندێک لە بەشێک لە بڕیارەکە ئەسەپێنرێ بەسەرمان کە لایەنی بەغاوەیە ئەمانە هەمووی هۆکار بوون سپاسگەرم وڵای ڕستکاک محەممەد بەڕێز وتت لە هەندێک وڵاتە بۆ نمونە سەرکردەی لێوەشاو و لێهاتۆ بووە کە لە ماوەی مەسەلەن تەمەنی بۆ 27 ساڵە توانی وێنە گۆڕانکاری گەورە بۆ میلەتەکانیان بکەن ئێمە لە کوردستانە ینی سەرکردەمان نییە کە بۆ هەموو ساڵێک قەیرانەکان کەڵەکە دەبن بۆ خەڵکی کوردستان چارەسەر ناکەین بەتەکید واقعی هەرێمی کوردستان واقعێکی تێکەڵ و ئاڵۆزە هەرێمی کوردستان بە تاریخی ڕابردوو خۆی لە ماوەی 6 ساڵی ڕابردوو دوای دروستبوونی دەوڵەتی عێراق لە 1920 بەدواوە ئێمە دەوڵەت نەبووین هەرێمیش نەبووین کیانێک بووین کیانێکی نەکیانێکی با بڵێن ئیداری بەڵکووەکو نەتەوەیەک لە ناو عێراقا قەزەیەکمان هەبووە ئەم قەزەیە لەگەڵ حکوومەتی مەرکەزیە بەردەوام ئێمە لە کێشە و سیڕاع بوون واتە ئێمە لە قۆناغێکی جیابوون هەتا ساڵی 91 تا ئەندازەیەک ئێمە دوای دروستبوونی هێڵی 36 و ئەوانە و هاتنی هێزی هاوپەیمانان بۆ مەنتیقەکە و ناوچەکە هەرێمی کوردستان تا ئەندازەیەکیانێکی سیاسی بۆ دروستبووە لە دوای 91ەوە ئێمە بەڕاستی ئەتوانین ئیش لەسەر ئەوە بکەین لەو بیدایەتەش ئەمە خۆمان هەومان ئەزانین و بەردەوامیش باس کراوە هەرێمی کوردستان لە ئەنجامی ناکارامەیی و ناسیاسیمانەوە خۆمان تووشی کۆمەڵێک قەیران کرد لەسەر و هەموویەوە مەسەری شەڕی ناوخۆ کە هەرێمی کوردستانی چەندین ساڵ بردەدواوە پاشان زاڵبوونی ئینتیمای سیاسی بەسەر بڕیار و ئیرادەی نیشتیمانی و ئیداریە لە وڵاتی ئێمە ئەمەش خەلەلێکی یەکجار گەورە بوو کە هەرێمی کوردستانی ئەوەندەی تر هێنایە دواوە بردێ خوارەوە ئەو کاتێک کە پێوەربوون بۆ مؤسساتەکان و بۆ دەوڵەتداری 100% بە پێوەری حیزبی و مۆزەفێکی ئاسایی لەسەر بنەمایەکی حیزبی کاتێک لە ناو مؤسسەیەکە دائەنرێەوە بەو ئیعازە حیزبیش ئاراستە ئەکرێت بە تەکید مؤسسە مصداقیەتی خۆی لەدەست ئەدا وەکو سەرکردێمە سەرکردەمانەی بەمانە ڕاستەقینەکەی بەڕێزت ماستەرت تێ لە بەڕێوەبردننی کارە ینی ئێمە سەرکردەیەکی ڕاستەقینە و پیاوی دەوڵەتداریمان لە کوردستان هەیە کە مەسەر هەموو ساڵە کێشەکان کەڵەکە دەبن ئەزانی چۆنە ئێمە وەکو ئەوەی کە بە پێوتێ بە قیاسی ئیدارە بڵین سەرکردن بە مواصفاتی سەرکردە لە هەرێمی کوردستانە هەمانە وجودی هەیە چونکە سەرکردە کائینێک نییە کە ئێمە من و تۆ دەستی کۆمەڵێک مواصفاتە لە کەسایەتیەکە هەیە ئەگەر ئەم مواصفاتان لەم کەسایەتیە هەیە دەرفەتی بۆ بڕخسێنرێ ئەتوانێت ممارەسەی سەرکردایەتی خۆی بکات ئێمە لە هەرێمی کوردستانە بڵێ خەڵکی شیا و سەرکردەی شیا و کەسایەتی شیاومان هەیە بەس لەوانەیە دەرفەتیان بۆ نەڕخسان دەبێت بێن ممارەسەی ئەم قیادەی خۆیان بکەن باشە بە زمانی کە لە حکومڕانیدا بوون 27 ساڵێنی کە بۆ تۆ کاری کەڵەکە بوونی کێشەکان تاکو ئێستا ساڵ بە ساڵ ئەوانە سەرکردە بوونە بە سەرکرد بتوانن سەرکردایەتی وڵات بکەن بە تەکید واقعی هەرێمی کوردستان بەوازحی وەڵامی ئەو پرسیارەمان بۆ ئەداتەوە ئەگەر ئەمانە بە مانای سەرکردە بوون و مانای دڵسۆزیان بۆ خاک و وڵات و لێ بوونیان و لێوەشاوەیان بە ئەکیدی ئێستا ئێمە لە قۆناغێکی ترابوون لە هەرێمی کوردستانە بەڵام کە ئەمە نەبووە بە تەکید ئەم واقعی کە ئێستا دروست بووە دەرئەنجامی چییە؟ دەرئەنجامی ئەوەیە کە ئێمە
کۆمەڵێک سەرکردەمان نەبوو بە پێوەری ئەوەی کە بەدەر لە ئینتیمای سیاسی و بەدەر لە قۆڵبوونەوەی حیزبی و ڕەنگەکان لەسەر بنەمایەکی نیشتیمانی و ببوونی ئیرادەیەکی ڕاستەقینە لە پێناوی بنیادنانی پایەکانی دەوڵەتداری حکوومەت و دەرگاک واڵاکردن و پێشوازیکردن لە هەموو ڕەنگە جیاوازەکان و توانە جیاوازەکان لە هەرێمی کوردستانە لە خۆیانی بگرن بە تاکید ئەمە نەقسمان هەبوو لەم بوارە ئەگەر نا ئێمە کۆمەڵێک سەرکردەمان هەیە لەسەر ئاستی دنیا کە توانیوانە وڵاتەکانیان لە قۆناغێکەوە بگەێنە قۆناغێکی تر هەرەوەی کە مامۆستا باسی کرد لە ئیمارات کەسێکی وەک شێخ زایدمان هەیە بەڵام کۆمەڵێک گۆڕانکاری گەورە لە وڵاتەکە بنیادنێ و تا ئێستاش ئیماراتی گەیانوتە ئەو قۆناغی کە ئێستا بەشێک لە دنیا شانازی ئەکابەوەی کە وڵاتێکی لەم شێوە اقتصادێکی بەهێز و توانایەکی گەورە لەگەڵ ئەوەی کە لە ڕووی دانیشتوان و لە ڕووی جوگرافیا و لە ڕووی ئەوە چەندین وڵاتی تری ئاسیاییمان هەبوو نمونە بە ئەوروپا و ئەمریکا نهێنین چەندین وڵاتی تری ئاسیاییمان هەبوو کە لە ڕووی کولتور و سەقافە و جوغرافی و قاڕەشەوە زۆر لە ئێمە نزیکن وەکو مالیزیا وەکو ئەندەنوسیا وەکو هۆنگ کۆنگ وەکو ئەمانە هەمووی خەڵکێک و کۆمەڵێک سەرکردە لە وڵاتانە توانیوانە گۆڕانکاری گەورە بکەن تیانە ڕاستە ئەگەڕێمە بۆ خاڵ یەکەم لەگەڵ بوونی فارق چونکە ئێمە لە هەرێمی کوردستانە ئێمە دەوڵەت نەبووین ئێمە کیان نەبووین ئێمە لە قۆناغێکی شۆڕژێڕیا بووین بەڵام لە ماوەی ئەو 20 ساڵی کە لە هەرێمی کوردستانە حکومڕانێکی خۆماڵی هەبووە ئەتوانرا زۆر لەمە باشتر بکرێکە هەبووە و ئێستاش ئەگەر ئیرادە هەبێ لە هەرێمی کوردستانە تاقەکانی دەوڵەتداری و ئەوەی کە توانای مرۆیی و توانای مادی هەیە کە دوو پای ئەساسین بۆ بنیادنانی هەموو مؤسسە و دەوڵەتێکی باش و سەرکەوتوو لە هەرێمی کوردستانە ئێمە بە زیادەوە هەمانە ئێمە وەکو مامۆستا باسی کە تاقەیەکی مادی یەکجار گەورەمان لە هەرێمی کوردستانە هەیە ئەو کەرتانەی کە ئاماژەی پێدرا لە هەمان کێشە تاقەیەکی مرۆیی زۆر باشیشمان هەیە لە هەرێمی کوردستانە بەڵام فەلسەفەکە لەکوێیە فەلسەفەکە لە قائید و سەرکردە و حکومڕانان لە وڵاتە چۆن ئەتوانن ئیسیسماری ئەم دوو سەرچاوە گرنگە بکەن بە ئاراستەی تەحقیقکردنی ئامانجەکانی وڵات و نیشتیمان کەواتە ئێستا کە کێشەی خزمەتگوزاریمان هەیە لە 2010 خزمەتگوزاری سەرەتاییەکان مافە سەرەتاییەکان پەیوەندی بە نەبوونی بودجە و ئەوانەوە نییە بەڵکو پەیوەندی بە گەندەڵی و خراپ بەڕێوەبردنەوە هەیە کەوەی سێمە هەمان لە 2010 بەتەکید خران بەڕێوەبردن یەکێکە لە نەخۆشیە کوشندەکانی هەرێمی کوردستان ئەگەر نا ژماری دانیشتوانی هەرێمی کوردستان کەەوە بەپی ئامارەکان نزیک 5 میلیۆن کەسە مقاڕنەی کە بە جوگرافیامان و بەو داهاتی کە هەمانە لە هەرێمی کوردستان ئەگەر ئێمە باش ئیدارە بکەین ئێستا من بە دڵنیایەوە پێت ئەڵێم هیچ جیاوازیمان نەبوو لەگەڵ بەشێک لە وڵاتانی کە لە خلیج من و تۆ ئاماژان بۆ ئەکەین و لە دەخلی فرد لە وڵاتانە لە ئاستێکی یەکجار بەرزایە ئێمە نەوتمان هەیە ئێمە ئەو کەرتی کشت و کاڵمان هەیە ئێمە سناعەمان هەیە ئێمە ئاومان هەیە زەوی کشت و کاڵیمان هەیە توانای مرۆیی زۆر باشمانێ گرفت لە هەرێمی کوردستان لە سەرچاوە مادیەکانە نییە بەڵکو گرفت لە هەرێمی کوردستان لە ئیدارەدانی ئەم سەرچاوانە هەیە کە بە باشی ئیدارەت نەدا بە تەکید هەڵاوسان دروست ئەبێ بە تەکید گرفت بۆ دروست دەبێت ئێمە هەمومان ئەناڵێنین ئەڵێن ئێمە 5 میلیۆن کەسین بۆ 1,250,000 کەس مۆزەفمان هەیە ئێمە 5 میلیۆن کەسین بۆ کەرتی تایبەت لە وڵاتی ئێمە تا ئێستا ئەکتیڤ نییە فعلی نییە ئێمە بۆ نەمانتوانین ئیسیسماری ئەجنەبی وەکو پێویست لە وڵاتەکەمانە بەکاربێن ئێمە ئەم هەموو قەسڕ و قوسوڕ و مەسئول و دەوڵەمەند و تاجیرانی کە لە پڕ دروست ئەبن لەناو کۆشک و تەلارەکانە لە مقابلە خەڵکی زۆرینەی وڵاتەکەی ئێمە مەحرومن لەم داهاتە لەو فاسیلە بۆ دەرەکەوێت کە باش ئیداری مەوارید نەدراوە لە وڵاتی سپاسەکەم کاک تۆ سەبارەت بووی کە بەڕێز دامەژت بە کۆمەڵێک سەرچاوە کرد کە ئێمە هەمانە ئێستا پشت بە داهاتی نەوتیش دەبەستین ئێستا کە ئێمە کێشەی موچەمان هەیە لە 2010 و 3 مانگی موچەی فەرمانبەران دیار نیە ئەو مەسەلەی نەبوونی موچە تا چەندێک پەیوەندی مەسەلەن بە گەندەڵی و خراپ بەکارێنانی دەسەڵاتەوە هەیە و نەبوونی دەستێکی ئەمینە ئەم گرفتی موچەیە بەڵێ خۆی مامۆستا حەکیم گیان ئەوەی ئەفەرمووی جەنابەت دیارە تەمان کێشەی موچە چەند ساڵێکە نەک بەستەنها لە 2010 لێرە تەسەوڕەکەم وەکو جەنابی مامۆستاش ئاماژەی پێکرد کە کێشەمان هەیە لە مؤسساتی یان لە با بڵین بڕیاردان لە مؤسسەی بڕیارەکە ئەدات یان تاکێک بڕیارەکە ئەدات لێرە لەبەر ئەوەی تەسەوڕەکەم ئێمە ئەگەر وا باسی بکەین لەگەڵ بوونی کۆمەڵێک گۆڕاوی سیاسی و ئابووری و کۆمەڵێک شت کۆمەڵێک ئەگەر بەلاینی کەمەوە بڵێن نادۆست ئەگەر دوژمنیش نەبن نادۆست کاریگەریان هەیە لەسەر ئابووری هەرێمی کوردستان بەم هەموو بوارانەی کە بەم هەموو بابەتەنێک کە کاریگەریان هەیە لەسەر
بواری ئابووری هەرێمی کوردستان تەسەوڕ ناکەم کەسێک خۆی بە تەنها بتوانێت ئیدارەی هەرێمی کوردستان بە ئاسایی بکات مەبەستم چیە لێرە ئیدارەکردنەکە بڕیاردانە لە چۆن ئێستا ئێمە بنمونە ئەنجومەنی وەزیرانمان هەیە سیاسەتی موسەسی ئەبێ سیاسەتی موسەسیمان هەبێ کەسێکە بڕوا کەسێکی تر بێتە شوێنی ئەبێ سیاسی موسەسەکە لە یەک ئاراستە بێ بەردەوام بێ لەسەر ئەو ئاراستەیە اینجا ئەمە ڕەبتی بکەینەوە میبەستینەوە بە کێشەی موچەکە کێشە موچەکە بنمونە تۆ جەنابەت لێرە ئایا بڕیاری ئێمە ئەگەر باسی خۆمان بکەین ئەو بڕیاری کە ئەدرێت لەگەڵ بەغایە بڕیارێکی تاکێکە ئەیدات یاخود موسەسەی ئیدارەکردنی ئابووری هەرێمی کوردستان دانیشە لەگەڵ بەغایە و ئیداراکە تەسەوڕەکەم بە ئەو هەموو بابەتانی کە ئێستا هەن لە ساحەی سیاسی و ئابووری هەرێمی کوردستان بەو ناڕێک و ڕێک نەکەوتنە لە نێوان حزبەکانی خۆمان تەسەوڕ ناکەم وا بە ئاسایی بتوانین موسسەیەک پێک بێنین بۆ ئیدارەکردنی ئابووری هەرێمی کوردستان و هەنگاو بنێ بەرەوچی بەرەوەی کە کێشەی موچەت بۆ عیلاج بکات بۆیە من تەسەوڕەکەم ئەگەر ئێمە بەم شێوازە بڕوا نتوانین لە ناوماڵی خۆمان هەرچەند بابەتەکە تا ڕادێک سیاسیە بەڵام ئێمە وەکو ئابوورناسان بە بەردەوامی باسی ئەوەکەین کە گرنگترین علاقە و پەیوەندی هەیە لە نێوان ئابووری و سیاست لە وڵاتان لە وڵاتە پێشکەوتوەکان سیاست ئەخرێتە خزمەتی ئابووری ئەمە بەداخەوە پێچەوانەیە بابەتەکە لێرە ئەبێ یەکەم شت ئێمە ڕێک بکەون لە بینی خۆمان اینجا هەوڵ بدەین بۆەوەی کە بە یەک دەنگ و بە یەک بڕیارەوە بچین بەرەو بەغا بۆ ئەوەی ئەو کێشەی ئەم موچەیە بکەین مەسەلەی موچە پەیوەندی بە گەندەڵی شەوەیە بەسەر نەبوونی دەستپاکی ینی دەستێکی ئەمین بەڵێ بە تەکید من لێرە یەک شت ئەڵێم ینی ئایا باس ئەگەر باسی ئیماراتی شوکەوەکو جەناب مامۆستاش ئاماژەی پێکرد ینی ئێمە ئەگەر باسی ئیمارەت بکەین ئایا لە ئیمارات بنمونە گەندەڵی نییە ئایا لە ئەمریکا گەندەڵی نییە ئایا لە وڵاتی پێشکەوتوەکان گەندەڵی نییە گەندەڵی هەیە بەڵام گەندەڵی بنمونە لەوانەیە تا ڕادەیەک بێ لەوانەیە وەکو جەنابتان فەرمووتەن دەستەی بنمونە دەستپاکی ئەو هەیە ئەو دەستگایە بتوانێت محاسبەی بەرپرسان بکات ئێمە لێرە ئەوە ئەرکی پەرلەمانە ئەرکی دیوانی چاودێریە ئەرکی ئەو دەستگایە کە تایبەتە بە دەستپاکی ئەو بابەتانە ئەوانە ئەبێ محاسبە لێ پرساوان بکەن ئەوانەی کە بڕیاردەرن لە ئابووری هەرێمی کوردستان لە ئیدارەکردنی ئابووری هەرێمی کوردستان لێرە تەنها ئەگەر ئێمە بێنە سەر حەقیقەت و علمیەت و زانستیانە بیر بکەین لە بابەتەکە ئایا تەنها حکوومەت بەرپرسەلەوەی کە زانستیانە ئیدارە ناکرێت ئابووری هەرێمی کوردستان تەسەوڕەکەم کردی تایبەتیش بەشدار بێ لەم بابەتە یعنی من وەکو وەبەرهێن بنمونە ئایا 1 ملیۆن دۆلار بخەمە بواری خەدەماتەوە بنمونە یاخود پرۆژەیەکی کشت و کاڵیەوە کە دوای 3-4 ساڵ بنمونە سەرمایەکەم بۆ بگەڕێتەوە یان لە ماوەی هەفتەیەک 10 ڕۆژ بچم لە ئێران و تورکیا شت هاوردە بکەم و بیفرۆشم لە بازارەکانی خۆمان دوای 2 هەفتە ئەو 1 ملیۆن دۆلار دەستم بکەوێتەوە جارێک دەکەم ناوبڕێکمان دوای ناوبڕێک سەرەوەکەین دەستی نەبوونی دەستی ئەمین لە ئاستی باڵە ئەوی داهاتی دێتە ژێ دەست چەندە پەیوەندی بەبێ موچەیوێ بەڵێ بینێرانی بەڕست ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە دنیا دیکۆر فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارەندایە فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت ژمارەی تەلەفۆن 0 224 75 74 یان 0 194 36 37 فانسینێت
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دارێکی تر سڵاتان لەبێت بینێرانی بەڕست کاک محەممەد گەبگرم بۆ لای بڕست سەبارەت بە کێشەکەڵەکە بووەکان پێتەنەوە ئەگەر پلانێکی استراتیژی بە لە هەر ساڵێکدا ئێستا ئێمە مەسەڵەن کێشەی موچە و کارەبا و ڕێگا و بان و ئەوانەمان دەبوو خەڵکی وروستان بۆ ساڵێک پلانێک جێبەجێ کرابای بۆ نمونە ڕوویە حکوومەت لە 4 ساڵە لە ساڵێکە چییە بۆم کێشانە؟ بەتاکی دەگەر ئێمە بە بەرنامە و بە پلان کارمان بکردایە ئێستا بەشێکی زۆری ئەو ناڵم 100% توانی بوومان هەموو بابەتەکان چارەسەرکەین چونکە بەڕاستیان دەبابەت وەختی زیاتری ئەوێ بەڵام بە ئەندازی ئەو داهاتەوە ئەو دەخلەی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بوو بە بەراورد بە خزمەتگوزاری و قەیرانەکان ئەگەر ئەمە بە باشی ئیدارە بدرایەوە پێی بەرنامە و پلانێکی باش بکرایە بەشێکی زۆری گرفتەکان چارەسەر بوو بەڕاستی گرفتی کارەبا جەنابەت باسیەکەی و قسێکی مەشهورەیە لەن هەر ساڵێک ئەگەر سەعاتێک کارەبا چا بکرای سا 2-3 سەعاتمان زیاتر کارەبا هەبوومان توانی بفرۆشینەوە هاکەزە ئەمە ڕاستە بۆ ئاو بۆ ئیتیساڵات بۆ ڕێگاوبان بۆ شارەوانی لێرە ڕەتی کەینەوە بەچی حکوومەت تەنها پێویستی بۆ نییە کە داهاتی هەبێ و دەوڵەت و با بڵێن ئەنجومەنی وەزیران هەبێ و مؤسساتی دەوڵەت هەبێ ئەگەر ئەم مؤسساتی دەوڵەت هەبێ سیستەم و بەرنامە و پلانێک نەڕوات بەڕێوە بە تەکید ئامانجەکانی خۆی تحقیق ناکە لە هەرێمی کوردستانە پارە سەرف کراوە بۆ نمونە لە دوای 2023ەوە ئەگەر کۆی کەیتەوە لەوانەیە زیاتر لە 50 میلیارد دلار هەرێمی کوردستان نزیک لەوانێ بە 50 میلیارد دلار لە ماوەی ئەم 15-16 ساڵە سەرف کراوی بۆ قەزای خزمەتگوزاری هەر لە ئاو و کارەبا و ڕێگا و ئیتیساڵات و هەموو بوارە جیاوازەکان بگرین بەڵام ئایا ئەگەر باحثێک بێت ئەسیسمنتێک هەڵسەنگاندنێک بۆ ئەم مەبلەغە بکا لە بەراورد بۆ خزمەتگوزاریانی کە تەقدیم کراوە توانیوێتی ئامانجەکانی خۆی پێکێ من بە تەکید پێش هەڵسەنگاندنەکە بکرێ واقع پێمانەڵێت کە بەشێکی ئەم داهاتەی کە سەرف کراوە لە خزمەتگوزاریەکانە ئامانجی خۆی نەپێکاوە بۆ لەبەرەوەی بە شێوازێکی عشوایی بە بەرنامەی بەدەر لە پلان ئەنجام درراوە ئادەی با مەکتەب دروستکەین بەبێ بەرنامە هاتون ئەم گوندە و ئەم شوێنە ئەم شارۆچکە و فلان عریزێکی و فیسار عریزیشی و ئاوە هات کۆمەڵێک قوتابخانە دروست کراوە بەڵام کاتێکی کۆی ئەەکەیتەوەوانە بەشیش ئەم قوتابخانە لە هەندێک شوێنە ئامانجی خۆی نەپێکاوە من هەندێک جار لە هەندێک شوێنە ئەڕۆم لە هەندێک گوندەوە ئەڕۆم مستەوسەفی لێ مستەوسەفەکە چۆڵە داخراوە دکتۆری نیە تەنها بینایەک دروست کراوە ئەگەر ئەم بە پلان بێت بە پلان بێ نەئەکرا حکوومەت لە جیاتی ئەوەی بێت لە هەر شوێنێکا و لە نقطەیەکە کە پێویستی پێێنە بۆ مەکتەبێک یا مستەوسەفێک یا فلانێکی دروست کردووە ئەمە ئەگەر باش ئیدارە بدرای ئەتوانرا ئامانجی خۆی زۆر لەمە باشتر بپێکێت لە جیاتی ئەوەی لە 4 گوندا بۆ نمونە من زۆر کادە و نمونە ئەهێنمەوە ئەڵێم زۆربەی کاتێمە لە هەموو گوندێکا قوتابخانەیەکمان هەیە هەر قوتابخانەیەک من برادێکم هەیە مامۆستای ئەڵێ من لە قوتابخانەیەکم لە شار باژێر بە خۆمان و خزمەتگوزار و مدیر و ئەوانە حەڤە کەسین تەنها 9 تەلەبەمان هەیە لە ناو گوندەکەیە حکوومەت معاشی حەڤە کەسەیە و بینایەکیشی دروست کردو بۆ 9 تەلەبە باش ئەگەر حکوومەت لە جیاتی ئەمە بە 5 گوندی نزیکی ئەو شوێنە یەک قوتابخانەی دروست کردایە یەک قوتابخانە لە جیاتی ئەوە پاسی بگرتایە باشە قوتابی ئەم 9 لەم گوندە و حەو لەو گوندە و دە لەو گوندە هەمیانی ببردایە ڕۆژانە و بیهێنایەتەوە باشە زۆر ئەتوانم بڵێم لە 100 ئەو مەسرفەی لەسەرەکە و کە ئێستا موچەی ئەو هەموو مۆزەفە ئەدا و بینای چەندین بیناشی دروست کردو ئەمە نمونەیەکی زۆر بەسیتە بۆ خراپ ئیدارەدانی دەوڵەتداری لە وڵاتی ئێمە بگرە بۆ کەرتەکانی تر لەبەرەوە هەندێک جار ئەبینین پارە سەرف کراوە لە کۆمەڵێک خزمەتگوزاریە بەڵام چونکە بەرنامە و پلان نەبووە نەیتوانی و ئامانجی خۆی بپێکێت چونکە کار حەکیم ئێمە بیرمان نەچێت تەنها داهات کافی نییە بۆ ئەوەی عقلیەتی بەڕێوەبردننی ئەم داهاتە عقلیەتی دەوڵەتداری ئەتوانێت ئەم داهاتە باشترین سوودی ببینێت پلان نیە چ پلان استراتیژی چ مامناوەند چ کورتخایان بێبنەوە بۆ ساڵێکیشە لە کارنامەی حکوومەتی ژێوە نیە مەسەرەن پلان هەبێت وەکو پلان بە هەمانە زۆربەی وەزارەتەکان زۆربەی مؤسساتەکانی حکوومەتی هەرێم پلانی هەیە بەڵام لەناو تاقەکانە دانراوە بۆ لەبەر کۆمەڵی گۆکار بەشێکی ئەم پلانە پلانی واقعی نین تەنها نەزەریە دوو بەشێکی کاربەدەستان و مەسئولین لەناو ئەو مؤسساتانە ئەسڵن سلوکیان قەناعەتی بە مەسەلەی ئیشکردن بە پلان و ئەوەنی عقلێتی ئیداری و بەڕێوەبردنیان باوەڕی بۆ نییە کە بەسەرەی پلان و ئەوانە بڕوا بڕێوە سێ هەلومەرجی سیاسی لە هەرێمی کوردستانە زۆربەی کات پلان و ئیدارە و شتەکانی تر هەمووی ڕائەگرێت هەمووی ئەوەستێنێت باشە چونکە کە تۆ کە وڵات مؤسساتی نەبوو ئەبینی لە شوێنێکەوە قەیرانێک دروست ئەبێ مامۆستای اختصاصی اقتصادە یعنی دەبینی قەیرانێک دروست ئەبێ
هەموو تاقەکان ئەبرێ بۆ ئەو شوێنە بە حسابی خۆیان قەیرانەکە چارەسەر بکەن بەڵام لەولا کۆمەڵێک فەجوە و فەراغات بەجێ ئێڵەن لە جاتی قەیرانە چارەسەر بێ کۆمەڵی قەیرانی تر سەر هەڵەدا چونکە گەر باش ئیدارەی قەیرانەکانیش نەکەیت نە قەیرانەکەت پێ چارەسەر بێ کۆمەڵی قەیرانی ترت بۆ ئەکرێ بۆ بەڵێ لە هەرێمی کوردستانە پلان هەیە چەندێک علمیە ئەو پلانانە و چەندێک لەسەر بنەمایەکی زانستی دانرا ئەو بابەتێکی ترە بەڵام پلان وجودی هەیە بەڵام ئیشی پێناکرێ ئیرادە نییە و ئەم پلانانە تەنها وەکو با بڵێن میکیاجکردنەیە بۆ بەشێکی موسساتەکان ئەڵێ فلان موسسە فلان وەزارەت ئەڵێ من پلانم هەیە تەنها میکیاجێکە بۆ فۆرمی ساڵانەی خۆی پڕی ئەکات و ئەگەرنا بە فعلی کار ناکرێتەوە. سپاس دەکەم کاک تۆ سەبارەت بە مەسلەی گەندەڵی نەبوونی دەستێکی ئەمین ئەوەی کە دەهاتی دێتە ژێر دەست چەندێکە پەیوەندی بە بێموچەیی و قەیرانی ئابووریەوەیە کە ئێمە خەڵکانێکمان نیە کە دەستیان ئەمین و پاک بێەوەی کە داهات یاریمیان لەژێر دەستێ خۆی مامۆستا حەکیم گەمە یەکشت با بڵێم پێش 2014 کە هەرێمی کوردستان لە خۆشگوزەرانی بوو یەکێک لە جژنەکان بادەرێک سەردانی منی کرد لە سلێمانی هات بۆ سلێمانی کە ویستی بگەڕێتەوەتی من ئەوە من ئەگەڕێمەوە بۆ عێراق وتم بۆ تۆ لە عێراق نیت وتی کاکە گەنی ئەوە دەوڵەتێکی ترن وتی ئەوە دەوڵەتێکی ترن بەڕاستی وتی من سلێمانیم بینیوە بە هەموو شێوازەکان بەراورد ناکرێتەوە بە هیچ شارێک لە شارەکانی عێراق مەبەستی شارەکانی تر عێراق بەدەر لە کوردستان بوو مانە لێرە ئەم قسەیە بۆ جەرمەوە بۆ ئێوەی بەڕێز ئەوەیە کە لە پێش قەیرانی دارایی حکوومەت ئیشی کرد و بۆ هەرێمی کوردستان بۆ ئابووری بۆ خزمەتکردنی ئەم ئابووریە بەڵام ئیتر لەو کاتە ئایا گەندەڵی هەبووە گەندەڵی نەبووە دەرنەئەکەوت بۆ لەبەرەوەی پارەکە ئەوەندە زۆر بوو بەشی گەندەڵیشی دەکرد ئیتر باوا ناوبینێن کە هیچ دیار نەبوو کە چی نەکراوە لە بواری گەندەڵێکە بەڵام ئەوەی کە زۆر دیار بوو زۆر دەرئەکەوت بنمونە زۆر بە ئاسایی قسەی ئەو برادەرە گێڕەمە بۆ جنابتان کە باستەواکە کاوتی کاکە ئێوە دەوڵەتێکی ترن تەنها بەناو بەشێکن لە عێراق بەڵام کە هاتینە سەر ئەوەی کە وردە ئەو سەرچاوەیە کە بۆ داهات بۆمان دەست ئەکەوت دەستی ئابووری هەرێمی کوردستان یاخود حکوومەت هەرێمی کوردستان ئەکەوت کەم بوو ئیتر بەشی ئەوەی نەکرد کە ئیدارەی هەرێمی کوردستانی پێ بکات کێشەکان دەرکەوتن طبعا جگە لە وەکو لە خزمەتی جنابتان کۆمەڵ شتن باس کرد کە دیارن ئەوانە بە نمونە ئێران و تورکیا نایانەوێ ئەم هەرێمێکی بەهێز بێ بۆی ڕۆژێک لە ڕۆژان ئابوورێکی سربەخۆی نەبێت بۆ ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان دوای ئەوە داوای سربەخۆی سیاسی و ئیدەئین ئەو بابەتان بکات لێرە کێشەی موچەکە دوای 2014 دەرکەوت لەوەیە کە ئەمە باشترین با بڵێن علامە و نیشانەی ئەوە بوو کە ئێمە ئیدارەکردنەکەمان بۆ داهاتووەکە کە ئابوووریەکە تووشی کێشە ببێ ناتوانێ ئیدارەی خۆی بکات ناتوانێت لە خۆی نەجات بدات لەو کێشە و قەیرانەی کە ئێستا فعلەن لە دوای 2014 تووشی بوو بۆیە لێرە تۆ بەڕێزت لێرە ناین ئێمە بڵێن پێش 2013 ئیدارەکەمان باش بووە دوای 2014 ئیدارەکەمان خراپ بووە لەبەر ئەوەی پێش 2013 پارێکی زۆر هەبوو دوای 2014 پارەکە زۆر کەمی کرد لێرە تۆ بەڕێزت چۆن هەڵسەنگاندنەکە وەکو جەنابی مامۆستا فەرمووی لێرە هەڵسەنگاندنەکە ئەوەیە کە تۆ بەڕێزت چۆن لە کاتی قەیران هاوسەنگی ڕابگریت و ئیدارە بکەیت نەخێر ئێمە ئەوەی کە بۆمان دەرکەوت بنمونە موچەکە زۆر کەمی کرد بەدەر لەم ماوەی ئەخیرە بوو کە ڕێژەی پاشەکەوتەکە کەمی کردوین بوو هەرچەند ئەگەر بێتە سەرەوەی لەگەڵ برادرانە باسی ئەومان کە دەگەر بێتە سەر ئەوەی کە هەسەنگاندن بکەی بۆ ئێستا ئەم دقەیە کە موچەکە ئەدرێت ماوەکەی لەگەڵ پارەکەیە لەوانەیە نزیک ببێتە لەوەی کاتی کە ڕێژێکی زۆر لە موچەکە پاشێک لە فەرماند بەران دەڵێن ساڵی نوێ ساڵی نوێ سێ مانگی ماوە لای ئێمە لەبەرەوەی سێ مانگی ما واتە تۆ جەنابەت دەگەر بێت هەڵسەنگاندن بکەی بۆ سیستەمەکە دوای کەمکردنی پاشەکەوتەکە لەگەڵ زیادکردنی ماوەی پێدانی موچەکە لەبەرەوەی ماوەکە زیادی کردووە لەوانەیە ئەو بڕەپارێکە لەو ماوەیە دەست بکەی وەکو فەرمانبەر نزیک بێ لەوەی کە پێش ئەوەی پاشەکەوتەکە کەم ببێت لێرە گرنگترین شت ئەوەیە کە جەنابی مامۆستاش اختصاصی هەیە لە ئیدارە ئەوەی کە تۆ جەنابت لە کاتی قەیران چۆن ئیدارە بکەیت چۆن کەمترین زەررت بەربکەوێ تەسەوڕەکەم ئێستا هەموو بەڵگەکان هەموو ئەو بابەتانی کە ئێستا لە بەردەست هەن لە بێکاریە ئەگەر هەڵسەنگاندن بکرێت بۆ بێکاری لە بێکاری لە شاری سلێمانی باس لە 5.6 کرا ئێستا گەیشتۆتە 20 و زیاتر
تریش باس لەوە ئەکرێ هەژاریەکە کە لە شاری سلێمانی 100 بوو ئێستا لە بە هەمان شێواز و هەمان ئاست گەشتوتە تقریبان 120 لەوانەیە زیاتریش بێنەوە واتە تۆ بەڕێزت بە پێی پێوەرە ئابوووریەکەن ئەگەر هەڵسەنگاندن بکەی ئێستا ئابوووریەکەت لە کاتی قەیران ئیدارێکی چاکی نییە کە ئیدارەی بکات. لێرە ئەگەر بەراوردی خۆمان بکەینەوە بە نمونە بە کاتی پێش 2014 وەکوتمان ئەو پارە و ئەو داهاتێک کە هەمان بوو ئەو کاتە بە تەکید ئەو پارێکە هەبوو بە نمونە حتا زیادەڕەوی و هەدەردانیشی تیا بۆیە دەرناکەوت لەبەرەوە پارەکە زۆر بوو. سپاسم دواتەگەرم وڵای بەرز لەسەرەوەی لە ساڵیدا نوێدا قەیرانی موچە و دارایی بەردەوام دەبێ هەرێمی جرەگە چارێکی لە بەردەمدا کاک محەوت وڵای بەرز سەبارەت بە قەیرانە سیاسیەکان و ئەو قەیرانی کە ئێمە دامەزراوەیمان هەیە پێ دوایە لە ساڵی نوێدا بتوانرێت چارەسەرێکیان بۆ ببزورێتەوە یاخود ئەو حکومەتە نوێی کە باڕێوەی حکومەتێکی جیاواز دەبێت دەتوانێت خزمەت گوزاری بۆ وڵاتیان دابین بکات؟ بەتەکید حکوومەتی ساڵی داهاتوو و کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەردەم کۆمەڵە تەحەدیاتی گەورەیە چونکە کۆمەڵی کێشە کەڵەکە بووە کابینەی هەژنیە بەتەنیا ئەم کێشانێکە کەڵەکە بۆ هی باقی ئەو کابینانەی کە لە ڕابردووە هەیە کەڵەکە بۆ تا ئێستا گەشتۆتە ئەم نقطەیە هەموو ئەمانە لە ساڵی نوێ نەقڵەوێ بۆ ئەو کابینەی نوێش کە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە دروست ئەبێ لەبەرەوە لە بەردەم کۆمەڵێک تەحەدی گەورەیە لەلایەک کێشەی دارایی هەیە لەلایەک مشکلی نەوت و فرۆشتنی ئەوەی هەیە لەلایەک کێشەی لەگەڵ بەغا هەیە لەلایەک کێشەی ناوچە جێناکۆکی و ئەوەش بابەتێکی هەڵپەسێنراوە لەگەڵ حکوومەتی عێراق هەمانە مشکلەی تەسلیحی پێشمەرگە و موچەی پێشمەرگە و ئەم بابەتانە هەموو ئەمانە کۆمەڵێک تەحەدیاتی گەورن کە ڕوبەری کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە بێتەوە ئەگەر پرسیارەکەی بەڕێزت بەو ئاراستەیە ئەتوانرێت ئەمانە بکرێ چارەسەر بکرێ ئەم قەیرانەنە بەڵێ ئەگەر 100% نەبێ بەڵام بەشێکی زۆری ئەم تەحەدیانی کە ڕوبەڕوو ئەبێتەوە ئەتوانرێت چارەسەر بکرێ بەڵام بەچی بەو مەرجەی کە پێش هەموو شتێک ئێمە چەندین ساڵە باز لەوە ئەکەین کە ئەم هەیکەلی حکوومەتی هەرێمی کوردستان هەیەتی لە ڕووی ئیداریەوە هەیکەلێکی ناجۆری ناپەسەندی بیروقراتی کۆنە لەگەڵ ڕۆژگاری ئەمڕۆ و گۆڕانکاریەکانی ئەمڕۆ پێشکەوتنەکانی ئەمڕۆ نایەتەوە لەگەڵ ئەو داهات و سەرچاوە مرۆوی مادەی کە لە هەرێمی کوردستانە نایەتەوە پێویستی بە تعدیلە لە ڕووی هەستەوەی کەم بکرێتەوە حکوومەتەکە بەڵێ بەشێکی زۆری ئەم وەزارەتانێکی ئێمە هەمانە ئێمە لە هەرێمی کوردستانە 21 وەزارەت و 4-5 دەستە و کۆمەڵێک مؤسساتی تری سەر بە خۆمان هەیە لە هەرێمی کوردستانە ئەمە پێویستی بە باشکردن و بە کۆکردنەوە و ڕێخستنێتی عێراق خۆی 22 وەزارەتی هەیە بەڵێ بە شێوازێکی نوێ دوو ئێمە ئەو هەیکەلی لە هەرێمی کوردستانە هەمانە هەیکەلێکی بیرۆقراتیە واتە هەڕەمیە لەسەرەوە بۆ خوارەوە ئەمە مۆدیلی نەماوە مرکزیەتی مرکزیەت تایزاڵا و کەسێک تا ئەگاتە لوتکەی سەرەوەی هەڕەمەکە تا ئەگاتە جەنابی وەزیریا تا ئەگاتە بەرپرسی فەرمانگەیگا تا ئەگاتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران یەک دنیا مەراحیل و کێشە و ڕۆتین یعنی لە ڕووی هەیکەلی ئیداری و تەفاسیلێکی زۆرە دەرفەتنی لێرە باسیکەین هەرێمی کوردستان پێویستی بە مراجعەیەکی زۆر باش هەیە لە ڕابردووشە چەندین وەرکشۆف و کۆنفرانس و مختەرەحاتی جوان پێشکەش کراوە بەڵام پێویستی بەوەیە جێبەجێ بکرێ بەڵام ئەم نیەتە هەیە دەستکاری بکرێ من تا ئێستا لە کاتی تشکیلکردنی حکوومەتی نوێ نیەتە دەبینی کە ئێستا هەواڵی ئەوە نابیستن دەستکاری ئیدارەکە بکرێت بەس لە بانگەش هەڵبژاردنە بۆ نمونە لە 2010 بانگەشەی کوردستانێکی بەهێز و هەلی کار و خزمەت ینی ئەمە پێ دوای بۆ 2010 خەڵکی کوردستان بێتە دیا خۆک و بەڵێنەکانی ڕابردوویان دەبێت ئەگەر نەکرێت بەڕاستی کار حەکیم ئێمە ئەوە قەیرانمان سپاردۆ بە قەیرانی تر و بارودۆخی هەرێمی کوردستان باش نابێت و بەردەوام ئێمە ئەگەر ئەزانی چی وەکو چی وایە وەکو ئەم بارودۆخی ئەم هەژنۆمانگە کە موچە لە کاتی خۆیاسی ڕۆژارێک دراوە لەگەڵەوەی جەنابی مامۆستا باسی کرد ئەگەر لە ڕووی وەختەوە باسیکەین زەرێتی مۆزەف زۆر قازانجی نییە ئەمە هەمووی جورعەیە ئەمە هەمووی پاراستۆڵە ئەمە چارەسەری قەیرانەکانی وڵاتی ئێمە ناکە قەیرانەکانی ئەمە قەیرانی ڕگۆڕیشەیی جەزرین یعنی بەوە نییە تۆ تۆزێک بۆ مدەتێکی زەمەنی تۆزێک شتێک چاکەیت و ئادی تۆزێک کارەبا و ئادی تۆزێ موچە نه ئەمانە وە گوتمان پێویستی بە پێداچوونەوەیکی جددی هەیە لێ خۆبڕاوانە هێزە سیاسیەکان ئەوانەشی کە حکوومەت پێگەێنن ئەوانەشی کە دەبنە ئۆپۆزیسیۆن بەڕاستی دەبێ هەمومان پێکەوە لە خەمی ئەوەیە بین ئەم وڵاتە ئینقاسکەین ڕزگار بکەین لەم کارە ساعتانەی کە لە داهاتووە ڕوبەڕوو ئەبێتەوە بەهۆی سوء ئیدارەدانی سوپاسپێش و سپاسەکەم کاک دکتۆر سەبارەت بە مەسەلەی پاشەکەوتی موچە لە 2010 هەر بەردەوام دەبێت کە ئێستا ئێمە نرخی نەوت ئەمڕۆ بە 53 دلار بووە لە نرخی نەوتی 1 بەرمیل برنت و لەگەڵ عێراقیشە باز لەو دەکرێت کە بەرپرسانی هەرێم نەگەشتونە تەرەکەوتن وەکو ساڵی 2010 ینی نەوتەکان بەسەر بەخۆ دەفرۆش ئەبینی جەنابتان ئێمە هەمومان کە باسی موچە ئەەکەین ڕێک باسی نەوتەکەین بۆیە ئێمە ئەبێ یەکەم شت هەوڵ بدەین نەجاتمان ببێ لەم مینە تا ئێمە باس لە نەوت بکەین و نەوت 53 نەوت بوو بە 46 نەوت بوو بە ئەوەندە نەوت لە 140 بوو
بیرتانە جەنابتان دابەزی بۆ 49 کەی ئێمە وازمان هێنا لەم بابەتە کە وازمان هێنا نەک تەنها بە قسە نەک تەنها بە قەول بێ وەکو نەکاڵێت پندەکاڵێ نەک قەول بێ فعلیش بێ کرداریش بێ لەگەڵیا بۆیە لێرە ئەگەر وا بمێنێ بابەتەکە تەنها ئابوووریەکەمان باس لە ئەوە بکەین کە نەوتەکە بوو نەوتەکە چەند بوو چەند بەرمی نەوت هەناردە ئەکرێتە ئەو بابەتانە نەک بۆ ئێستا بۆ ئەم دەقەشە بۆ مانگی داهات و بۆ ئەم ساڵش ئەبێ بیر بکەینەوە لە ماوەیەکی درێژمەودا بێ بەڕاستی ینی پێ هەر بەردەوام دەبێن من نەکە ئێستا نرخینە و دابەزیوە لەگەڵ عێراق نەگەینە ڕێکەوتن بەڵێ من تەسەورەکەم ئەگەر ینی بەم شێوازە بڕوا تەسەورەکەم باس لەوە ئەکرێت لەوانەیە تا مانگی 6 ساڵی 2019 وردە ئۆپێک وا بڕیاری داوەکە تا ڕادەیەک هاوسەنگی و تەوازن بگەڕێنێتەوە بۆ بازاری نەوتەکە و خستنە ڕووکەکەم بکاتەوە لەوانەیە نرخی نەوت بگەڕێتەوە بۆ 65 بۆ 7 تا تقریبا مانگی 5 و 6 2019 بەڵام ئایا دووبار هەمان پرسیارکەنەوە ئایا ئەوە بێتە 400 بۆ کێشەکانمان ئەگەر ڕێگەم پێ بدێ من وا بە 3-4 خاڵی زۆر سەرەکی بەڵێ یەکەم شت ئەوەیە کە بۆ بەڕێزان لە ئەنجومەنی وەزیران کە حکوومەت پێکی ئەنن ئەبێ زۆر بە وردی بیر بکەنەوە قەبارەی حکوومەتەکە زۆر بچووک ببێتەوە حکوومەت وەکو جاران کە باس ئەکرا ببێت حکوومەتێکی چاودێر و داهاتەکانی لە شتە سیادیەکان بێ ئەوانەی کە ڕەبتێ بە حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق گرنگترین شت هەنگاو بنێ بۆ بەتایبەتکردن و خەسخەسەکردنی ئەو بوارانەی کە قورسایەکی زۆرە خەنە سەر شانی حکوومەت ئەوە زۆر گرنگە بەڵام بە مەرجێکە ئەو قورسایە نەکەوێتە سەر شانی هەوڵاتی یعنی نەک بەیانی بنمونە لە دایرێک لە داوایرەکانی حکوومەت بنمونە لە مرور بێ لە جنسیە بێ لە جیاوازات و ئەوشتانە بێ لە زەریبە و باج ئەو بابەتانە بێ نرخەکە ئەوەندە زیاد بکات قورسایەکە بکەوێتە سەر شانی حکوومەت و لە هەمان کات کەرتی تابەت بێتە پێشەوە گرنگی بدرێ بە پرۆژێ بەزەگە لەگەڵ بەغداد ڕێک نەکەم پێ دوای قەیرانی موچار بەرداوامدای بۆ شێوێ بەتەکید بۆ لەبەرەوە تۆ جەنابەت داهاتەکەت لە نەوتەکەش لە ڕێگە بەغاوە ئەفرۆشتێت بەڵام ئەگەر سەرچاوەکانی ترت هەبێ ئەوەندە گوێ نادەی بە داهاتی نەوت بەڵێ کاک محەممەد زۆر بە کوردی سەبارەت بە و کێشەی کێسا ئێمە لە کوردستانە هەمانە مەسەری دەستێوەردانی حیزب پێ دوایە لە حکوومەتی ئایندە و لە ساڵی ئایندەدا هەوڵێک هەبێ بۆ دوورخستنەوەی دەستی حیزب لە تاخولی دامەزراوەکان ئەگەر ئەم بابەتە بەردەوام بێ ئێمە هەر ئەم بارودۆخی کە لە وڵاتی ئێمە هەیە بەردەوامە بێت بەڵام ئەگەر حکوومەت بەڕاستی ڕێی پێ بدرێ ئیشەکانی خۆی بکەن و حزب مافی ئەوەی هەیە بەشداری انتخاباتی کردووە و لیستی براوە هەیە و دووەم و سێم و تا خوارێ هەیە بەپی ئەساسی ئەوە ئەوانی کە بەشداری حکوومەت دەکەن حکوومەت پێک ئەهێنن بەڵام تا ئەو شوێنەی کە حکوومەت پێگەیاندن دوای ئەبێ لێگەڕێن حزب دەبێت لێگەڕێ بۆ حکوومەت ممارەسەی دەسەڵاتەکانی خۆی بکە من ئومێدەکەم کابینەی نوێ کابینەیەک بێ کە ئەو هەڵانەی کە کابینەکانی ڕابردوو کردوێتی ئەم خۆیانی لێ بپارێزێ تاوەکو واقعی هەرێمی کوردستان بە بارودۆخێکی باشتر بێت. زۆر سوپاس بۆ بەڕێزان محەممەد ئەحمەد سەرۆکی پێشووی بۆردی توێژینەوەی سیاسی کۆمەڵی ئیسلامی ڕوای دکتۆر خالید حەیدەر مامۆستای زانکۆ ئابووری ناس سوپاس بۆ ئەوی بینێرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ